ئەم شارە ئەوەی پێویستەوەی خۆتی بۆ جوان بکەیت و خۆزکەیت و بێ بۆ سەریارێک ئێمە لە کەلارەوە هاتوین تەبعاً لەو ڕێگە دوورەوە 5 ساڵە لە سەرەکە ئاوا دێن هەموو یاریەکانی نەورۆستین بۆ بەغای چوونە بۆ یاریەکان خێربێن ئێوە ئەمڕۆ بە جلوبەرگی کوردیەوە هاتون بۆ ئەم بۆنەیە تاسەن حەز بە بینینی یاریەکانەکەن و بۆچی بەم شێوازە ئەمڕۆ خۆتان گۆڕیەوە؟ وەڵا خۆشحاڵین دەوری خولی ئەستێرەکانی عێراق کراوەتەوە افتتاحەکەیشی ئەوەڵ یاری کە جەویە و نەورۆزە یاریەکی بەهێزە بێ پیرۆزبایی لە شاری سلێمانیەکەین کە دەستپێکی یاریەکەی گردووە لە خۆی پێشبینیشەکەن جارێ نەچونێتە ژوور و پێشبینیەکەن یاریەکی خۆش دەرچێت چاک دەرچێت ئینشەڵڵا سەرکەوتن بۆ نەورۆزە بۆنەکەت ئەوەنە لا پیرۆزە بەم شێوازە خۆی گۆڕیەوە وەڵی ئێمە لە کەلارەوە هاتوین تەبعاً لەو ڕێگە دوورەوە 5 ساڵە لە سەرەکە ئاوا دێن هەموو یاریەکانی نەورۆستین بۆ بەغای چوونە بۆ یاریەکان ئیتر ئەم شارە ئەوەی پێویستەوەی خۆتی بۆ جوان بکەیت و خۆزکەیت و بێ بۆ سەریارێک یعنی کە بێی بۆ سلێمانی بە خات و کۆڵەباڵەوە زۆرجا بەوە دیێم حەزەکەم ئیتر شتێکی غەریبە تقریبا دەتوانم بڕۆم لە هەموو مەلعەبەکە کەسی تیانە ئاوا بێ تر حەزەکەم بەتاک پێشبینی چێ بۆ یاریەکەت؟ ئینشەڵڵا نەورۆزەی باتەوە تەبعاً خۆجەوێژێکی لە تیپە بەهێزەکانی بەغا و عێراقا پشت بەخوا نەورۆزەی باتەوە دایمە نەورۆز تقریبا فێرە بەجەویە دەست خۆش بێ خاتون تۆ بەس ئەوەنم پێ بڵێ ئەمڕۆ بە جلوبەرگی ئاڵواڵی کوردیەوە هاتی بۆ ئێرە تاسەن هەز بە خۆشحاڵیەکی کە ئامادەبی لە یاری کرد خۆشحاڵی بە ئامادەبوومان ئینشەڵڵا سەرکەوتن بۆ نەورۆزە پێشبینی چی بۆ یارەکە ئەکەیت؟ نەورۆزەی باتەوە ئینشەڵڵا